لا 59 پاسکیل داژوو لە 59 ئەرێ وەڵڵا ئێستش من واقعی پێت برێم ئەگەر ئێستا من واز لە پاسکیلی بینم دەکەوم. حاجی سعید عەزیز 82 ساڵ تەمەنیەتی لە ساڵی 1959ەوە پاسکیل لێ دەخورێت. لە ساڵی 1970ەوە فرۆشیاری پاسکیلە. مام سعید یادەوەری خۆیمان بۆ باز دەکات و دەڵێ ئەو کات نرخی پاسکیل 9 دینار یاخود با ڕوبع دینارێک دەفرۆشرا. ئێستاش نیگەرانە لەوەی شوێنێکی تایبەت بە پاسکیل سواری نییە. پاسکیلمان دەهینا مێتانە دەچوم لە خارج دەمهێنا لە مەحموودیە دەمهێنا بە جملە دەمهێنا بە تڕێرە دەمهێنا دەمان فرۆشتەوە وەڵڵاه پاسکیلمان بە 9 دیناری دەفرۆشتەوە. وەڵڵاه پاسکیلە بە ڕوبعی دەفرۆشەوە. وەختەکە ئەوها بوو. ئەمە لە وەختی ئەمە لە هەشتا هەتا ئێستانەکە ئەمە خەریکی پاسکیل لە پاسکیل دێن و دەکەین دەکردن دەفرۆشین. دکتۆرەجان ئۆی گوتی خۆ عمری جاعیری وەچی عمری جاعیری هاتی گوتی لۆ گوتی دەمارا دەستور بوو. دەرێم لە بۆ حکوومەتی یەک ڕێژی بکرێت و لە بۆ پاسکیلان هاتووی پاسکیلان بکات تۆزێ ئەوە خەتع نەکاتن یعنی حقیقەت پاسکیلی وەکو نەفەرێک وایە بەس دەزانین چییە ئەوڕۆ پاسکیل جعدە پیش ناکە ئەوڕۆ پاسکیل خەرەبارەی دروست ناکە ئەوڕۆ پاسکیل خەفیفە هەرچی بێ پاسکیلەکە بە پاسکیلەکە دێ. کللتوری پاسکیل سواری لە شاری هەولێر بۆ هەشتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. لەگەڵ چوونە پێشی هۆکارەکانی گواستنەوە بەڵام تاوەکو ئێستا پایسکیل فرامۆژ نەکراوە. تاوەکو ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان خواستی تایبەتیان لەسەر پایسکیل هەیە. بە تایبەت زۆرە پاسکیلێک کە پێی دەگوترێت مام حاجی یاخود بە بەناتیش ناو دەبدرێت. کەم جۆرە پاسکیلەیە. فرۆشیارێکی پاسکیل دەڵێت پاسکیل لە وڵاتانی سین و یابان بۆ کوردستان دێت. بەشێکی دیکەشیان پێیان دەگوترێت لەنگە واتە بەکارهاتووی وڵاتانی دیکە بۆ کوردستان هاوردە دەکرێت. پاسکیل لە سینەوە دێ لە سینەوە دێ بەڵام لە یابانیش دێ لە یابان پاسکیلی پێڵێن بالا پێڵێن مستعمل ینی بەکار هاتوو ئەوانشمان بۆ دێ لێرە خاوێنێکەکەینەوە دەی شۆین چی پێویستکە دەیگۆڕین ئەنجا دایانین بۆ فرۆشتن پاسکیلی لەنگە وەتامان پاسکیلی لەنگە یابانیش مەرخوبە بەڕاستی لە هەندێ ناوچە لای ئێمە لە هەولێر پێڵێن پاسکیلی مام حاجی ئەوها ناوێنەوە بەڵام خۆی لە یابان پێڵێن بەناتی. بازاری پاسکیلان لە هەولێر لە ساڵی 1985ەوە دروست کراوە. وەک باز دەکرێت پێشتر پاسکیل هەبووە بەڵام بەو شێوەیە خواسی لەسەر نەبووە. هەر بۆیە تاکو ساڵی 1985 بازارێکی تایبەتیشی نەبووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.